و ژمارەکە زانایان مسلمان لە باژارێ سلێمانی دی کۆنفرانسێکی تایبەتدا گەهان هەف ji بۆ هاندانە مودێلە نەرمڕێ یا ئیسلامی وان تند و تیژی و تندڕەوی یا وەکە کۆمەڵە داعش شەرمەزارکردن. پەیامبەرا دەنگی ئەمریکا ژار محەممەد لە کۆنفرانسی بوو و ئەو فراپۆرت گەهاندیە. ئەرکمانە کە ڕۆڵێکی ئیجابی ببینین لە پارێزگاری ئاسایشی کۆمەڵایەتی لە شاری سلەیمانی لەژێر دروشمی میانڕەوی هەوێنی پێکەوە ژیانە کۆڕبەندی جیهانی میانڕەوی کوردستان بە ئامادەبوونی چەندین زانا و کەسایەتی ئاینی ئیسلام و مامۆستایانی ئاینی کۆڕێکی فکریان ئەنجامدا و تێیدا ئەوە خرایڕوو کە پێویستە میانڕەوی لە پەیڕەوکردنی ئیسلامدا پەیڕەو بکرێت نەک توند و تیژی. ئەگەر هاتوو کەسێک تندڕەوی کرد واتە لەم خەتە هێڵە گشتیە ئیسلامیە قورئانیە تەجاوزی کردووە و تێپەڕاندووە. معنای ئەوەیە بەڵێ ئەمڕۆ هەموو ئەو شتانەی کە بریتیە لە توقاندن و لە کوشتن و لە بڕین ئەوە دژە بە ڕوحی ئەم ئاەتە و دژە بە ڕوحی قورئانی پیرۆز و ئەوە بەناوی ئاینەوەیە و تندڕەوی ئەکرێت. مامۆستایانی ئاینی ئیسلام ڕەتی دەکەنەوە ئەو تند و تیژانەی ئێستا گروپە تندڕەوەی ئیسلامیەکان بە تایبەت گروپی چەکداری داعش ئەنجامی دەدات پەیوەندی هەبێ بە ناوەڕۆکی ئیسلامەوە. ئەو تون و تیژی و تونڕەوی و ئەو دەرکردنی خەڵک و ئاوارەکردنی خەڵک و کوشتنی خەڵک بەڕاستی زۆر دوورە لە بنەماکانی ئیسلام. بۆچی ئەو گروپە تندڕەوانە بە تایبەت چەکدارانی داعش کاتێک کەسێک سەردەبڕن یان هەر وێرانکاریەک و داگیرکاریەک لە هەر ناوچەیەکدا ئەنجام دەدەن ئاەتێکی قورئان یان دەقێکی فەرموودەی پێغەمبەری ئیسلام دەخوێننەوە و بە بەڵگە لەسەر کارەکانیان دەیخەنە ڕوو. ئیسلام پێوەرە لە ناو ئیسلامە قورئان پێوەرە و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر ئەوەی کە لەناو کەلەپوری ئیسلامیە هەیە لە هەموو ئاڕا و فتوای زانایان ئەوە بۆ چوونێکی کەسێکە تێگەیشتنی ئەو کەسە بۆ ئەم دەقە قورئانیانە. ئەوەی کە لەناو قورئانی پیرۆزدا هەیە بریتیە لەم میانە ڕەویە. مامۆستایەکی ئاینیش باز لە مەترسی جێبەجێ نەکردنی ناوەڕۆکی ئاینەکان وەک خۆی دەکات لەلایەن پەیڕەوکارانیەوە. ئێمە ئەگەر هەوڵ نەدەین لە پاڵ ئەو بەرنامە ڕووناکەی خوادا ئەگەر لە ڕێگەی پێغەمبەرەوە نەڕۆین حتمەن لێبێ خوێنمژێکمان لێ دەرەچێ. لە کۆڕەکەدا خانمان ئامادەی بوون ئەوان بەشداریان کرد و باسییان لەو کردارانە کرد کە پێشێلی ئازادی و مافی ئافرەت کراوە لەلایەن مامۆستایانی ئاینی و بەناوی ئاینەوە. هەندێک عادەتی هەڵێنەوە کۆمەڵگە بەرگێکی پیرۆزی لەبەر بکرێت نی خەڵک بە دینی تێبگەن لەگەڵ ئەوەی بەبی ئەوەی کە کۆمەڵ دابنەری تێکی هەڵەیە لای کۆمەڵک خەڵک بە ئاین تێبگەن لەوانە مەسەلەی ئەم بە مناڵی مارە بڕێنە یان گەورە بە بچووک یا ژن بە ژن یان بە زۆر بە شودان یان مارە بەجاش کۆمەڵک لەم بابەتانە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.